ئەم کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون لەسەر زۆربوونی خواستی هاوڵاتیانی بیانی بۆ سەردانی هەرێمی کوردستان دەکەین. لەگەڵ باشبوونی دۆخی ئابووری هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی بیانی و وە بەرهێنەر و کارکەر و کەسانی دیکەی کارکەر لە زۆربەی وڵاتانی هەرێمی کوردستان دەخوازن سەردانی هەرێمی کوردستان بکەن. ئەوانەشی کە دەیانەوێت لە کوردستان کار بکەن و وە بژێوی ژیانیان کەمە بەشێکی زۆریان پەنا بۆ بردنە ڕێککاری ساختەکاری دەکەن تاوەکو ڤیزەی هەرێمی کوردستان و عێراقیان بەدەست بکەوێت. لەم بە دوواداچوونەدا کە دەستپێکدا لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێرەوە دەستی پێ دەکەین کە وەک دەواازەیەک هاوڵاتیان لێرەوە دێنە نێو هەرێمی کوردستان دواتریش لە بەشە جیاجیەکانی دیکە بۆ پێدانی ڤیزە هەوڵ دەدەین زانیاری ورد لەسەر ئەم بابەتە بخەینەڕوو لەگەڵمان. ئێستا هاتنی خەڵک بۆ نێو هەرێمی کوردستان زۆرە کەسی بیانی؟ بەڵێ زۆر یەکجار زۆرشان. لە چ وڵاتێکەوە دێن؟ گشت وڵاتەکان بە حکمی کۆمپانیا بیانیان کە لێرە هەنن لە گشت پاسپۆرتێک کە داخلی هەرێمی کوردستان دەبێتن. باش ئەوەی جێبیست بووینە ینی زۆربەی ئەو کەسانێک کە دایانەوێت بێنە کوردستان ئەوەندە ئارەزویان هەیە پەنا بۆ ساختەکاریش دەبن. بەڵێ ئێمە دوو جۆر ساختەمان هەیە لە کاتی هاتم. جۆرە ساختێکمان هەیە کە دەیانەوێت بە ڤیزەی ساختەی وەزارەتی ناخۆی حکوومەتی هەرێمی خۆمان دەیانەوێت داخلی هەرێمی کوردستان بن. ڤیزەی ساختەی هەرێمی کوردستان بەڵێ ئەوان لە دەرەوە ساختەی دەکەن. بەڵێ دەیانەوێت بەم شێوەیە داخل. بەڵێ ڤیزەی وەزارەتی ناخۆ ساختە دەکەن دەیانەوێت لێرە داخل بن. ئێمەش لێرە سیستەممان هەیە پێشەوەی ئەوان بن لە سیستەمە هەیە کە ئایا ئەو ڤیزەیە بوونی هەیە یانە ڕاستە یان هەڵەیە. بە ئاسانی ئەمەکەش بەڵێ زۆر بە ئاسانی چ ساختێک بکەن چ کێشتنی لە لایمە چونکە من ناو لە لایمە سیستەم لە لای من هەیە. زۆربەی ئەوانەی پەنا بۆ ساختە بردن دەبن هاوڵاتی چ وڵاتێک؟ ئەو هاوڵاتانێک کە دەیانێت بە ڤیزەی ساختە داخل بن ئەو وڵاتان کە دەیانەوێت لێرە لە ماڵەکان یان لە کۆمپانیەکان ئیشکەن دەستی کارە ئەتیۆپیا بەنگلادێش نیجیریا فیلیپینیا نیپالیە بەنگلادێشینە ئەوانە هیندینە. باشە ئەوانەی کە بە ساختە دەیانەوێت ئەو کارە بکەن ئەی سەبارەت بە هاتنی کەسانی کارکەر کۆمپانیاکانەوە بەرهێنە ژمارە ئەوانش پێم وایە زۆر بووە بە پێی زانیاری ئێمە. ئەمەش هەمان لەو کۆمپانیان ئەوەنە کە بە ڤیزە ساختە دەیانێت داخل بنەوەی دەستی کار دەیانێت بە ڤیزەی هەرێم بە ساختە داخل بن. باشە ئەی سەبارەت بە هەندێک حاڵەتی دیکەی ساختە هەیە ئەوان جیازی وڵاتێک بەکاردێنن کە لە ئەسڵدا و جیاز ئەو هاوڵاتی ئەو وڵاتە نینە. زۆر لە ئەوانە خەڵکی وڵاتی سووریانە پاسپۆرتی سووریانیە یاخۆ نیانتوانە ڤیزەکەی وەزارەتی ناخۆ بەدەستیان بکەوێت بدەیانێت بە ڕێگای کە ساختە داخلی هەرێمی کوردستان بن هەڵدەچن بە ساختەکردنی پاسپۆرتی وڵاتێکی تر دا سویدی بیدە ئەڵمانی هەر وڵاتێکی تر بدەیانێت داخل بن. کەواتە خواست بۆ هاتنە هەرێمی کوردستان زیادی یەکجار زیادی کردووە. لێرە پێشەوەی داخلی هەرێمی کوردستان بن ئەو کاتەی کەسێک ڤیزەیەکی ساختە بەکاردێ یان جیازێکی ساختە ئەوە چۆن مامەڵی لەگەڵ دەکەن؟ وەکو ئەمە یاسای نێودەوڵەتیە بۆیان نیە داخلی هەرێمی کوردستان بن یەکسەر بە هەمان گەشت دەگەڕێنرێنەوە بۆیان نیە داخل بکرێن بە هەمان گەشت بە هەمان فڕۆکە دەگەڕێنرێنەوە دەبێت بگەڕێنرێنەوە بە راپۆرتێک بۆیان دەنووسین کە نابرا دەویست بەو حاڵەتە ساختەیە داخلبی بۆیان دەنووسین دەستیم دەست کاپتن دەکرێت بە پاسپۆرتەکە یان بە ڤیزە ساختەکەەوە دەستیمی دەست کاپتن دەکرێت کاپتن لەگە خۆی لە وڵاتکەدا دەبێت دێڵە ئەمە دەوێت لە هەرێمی کوردستان. زۆربەی ئەوانەی کە ڤیزای ساختە و جیازی ساختە بەکاردەهێنن گەشتەکانیان لە چ وڵاتێکەوە دێ ینی لە شوێنی تر لە وڵاتانەوێت کە ترانزیتیان وڵاتەکان خۆیان بۆ نمونە چ گەشتێک مەسەڵەن قەتاریەمانەیە تورکش ئێرلاینمانەیە فڵای دووبەیمانەیە ڕۆیال جۆردانیانمانەیە ئەوانە کە لەو گەشتیان هەیە بۆ وڵاتانەی کە لێن بۆ نمونە دەستنە فیلیپین بەنگلادێش نیجیریا گەشتەکانتی بۆ نمونە تەنها ئەممان هەولێرە ناوانە نیتمان. باست لە کۆمەڵێک جیازی ساختە کرێ ئێستا بە یەکەوە سەیری جیازە ساختەکان دەکەین. ئەمانە هەموو ساختن؟ هەموو ساختنەوە هەر هەموو ساختە و لە فڕۆکەخانەکەمان دەستی بەزەر داگیرەوە. باش ئەوانە ئەو هەموو جیازە
هیچ وڵاتێکی تێدا هەموو وڵاتەکان بۆ نمونە پاسپۆرتی ئەمە نەرویجیا ئەو پاسپۆرتی وڵاتی بەلجیکیە ئەوە فەرانسیا ئەو ئەمە سەختەیە ها بەڵێ ئەو چۆن زانیتان ساختەیە ئیتر بە حکمەوەی کە ڕۆژانە و لێهاتووی کەسی سەختەکە و بە تەکنۆلۆژیاکە هەیتمان لە چەند شوێن ویزای وەرگرت زۆر دەوێت کێسمان هەبووە چەند وڵاتانی کردو لەلای مۆجیرە یعنی سەیری بکەین ینی جوازێکی کۆن ماندوو زۆر بە زەحمەت مرۆڤ گومان دەکاتن لەوەی پاسپۆرتێکی ترشەیە کە بدەمێ بۆ دەڵێت باشکەن پاسپۆرتی عالەمی کە بوونی نییەوە دەدەنە خەڵکەکەی بوتە قوربانیە و قوربانیە و باشینیەوە ئەوە جوازی فینلەندیە فینلەندایە باش چێ بۆ هاوڵاتی بابزانین هاوڵی نای خۆی گۆڕێ من نادێت بەڵام ئەوە وێنەکەیتی و نای خۆی بە کامەرگەر گووای خەڵکی ئەو وڵاتەیە باشە بابزانین ئەوە چییە ئەوە جوازە چییە ئەوە ئەو پرتوکالەوە ئەوەی پورتوگالە دەوێت بۆ بڕاتە ساختێکی ئاسانە نادەم ناوکەی خۆشیان خۆی نییە بەڵێ زۆر باشە با ببینیم زانین جوازەکانی تر چییە ئەوە ئەڵمانیە بەڵام ئەوش ساختەیە ئەوەش ساختەیە ئافرەت بووە ئافرەت بووە بە جوازی ساختە وستوێتی بستە دەرەوەی وڵات ئەمە هیچ وڵاتێکە بەریتانیا ئەو بەریتانیە نمونەی جوازی بەریتانی عینەن پاسپۆرتمان هەیە ساختەیە کە پاسپۆرت ساختە نییە بەڵام خولی شخصەکەی نیە ئاگادار بە هەسێک لە پاسپۆرتان ئەو هەوە مەزبوطە بەڵام خولی شخصەکەی نە زۆربەی ئەو جوازانەی ساختە کراوی چ وڵاتێکە هەموو بابەتی تێدا تەماشا لە ڕەنگەکەی ڕادێزانە هەموو دووەری دنیای تێدایەوە چیرۆکی تو چییە؟ چیرۆشی منەوەی کە دیپۆر کراوەوە لە چ وڵات لە سۆفیا لە بولغاریا لە بولغاریا لە فڕۆکەخانی نۆدۆڵتی هەولێر چوو بووی؟ بەڵێ ویزا وەرگرت بووی یان وەرگرت؟ چوومە تورکیا بەڵێ ویزای تورکیا بە فڕۆکە لەوێەوە چۆن ڕۆیشتێ بولغاریا؟ بە قاچاق ڕۆیشت بە قاچاق ڕۆیشتێ ئێستا جارێکی تکە دیپۆرت کرایەوە یعنی گەڕایەوە بەڵێ لە بولغاریا گەڕاوە ئێستا ئەوە تۆ دەیتەوە هەرێمی کوردستان بەڵێ قاچاقچیەکان چەند پارەی وەرگرت؟ تقریبان دەوەرەقە چەند ماوەیەوە لەوێندە؟ مانگێک لە سزم مانگێک لە بولغاریا ناخۆشیت بینیوە ساڵوە پێدەچی زۆر ئەزێتت ژیان لە کوردستان ئەوەندەی دەینی تۆ ئەوەندە ئازار بچێشم ناڕم چۆن دەڕم هەر بە چێ هەیە وڵاتی خۆی بەجێ بێڵێ یان ئێستا گۆڕایت گۆڕە هەر نەگڕێیم گۆڕا بشتم 10 ساڵ هەر دێمەوە چێ هەیە کوردستان بەجێ بێڵێ پەشیمان بووی لەوەی یانی ئەگەر ئێستا دووبارە تۆ ناتەوێت هیوادارم قەتی شکەی بەس زۆر باشە ئەو بەڕێزە لە هەولێر بە پاسپۆرتی عراقی ڕەسەن سەفەری کردووە بۆ تورکیا اعتیادی لە هەولێر 21 نۆڤەمبەر 2018 گەشتی کردووە بۆ تورکیا لە تورکیا داخل بووە نۆرمال اعتیاد بە ئاسایی لەلای ئێمە بە گەشتی ئاسایی ئەنجامدەوە دواتر لە تورکیا لە ڕێگەی قاچاق سەفەری کردووە بۆ بولغاریا باش ئێوە چۆن زانیتان ئەوە سەفەرێکی ینی بە قاچاق چۆتە بولغاریا چۆن ئەوە کەش بۆ برادرە ئەوە کە دیپۆرتی دەکەنەوە لە بولغاریا ریپۆرتێکی لەگەدادنێن دەیدەن خۆیان دەیدەن لە بولغاریا نووسراوی بولغاریا ئەوە هێڵی ئاسمانی قەتەریەیە راپۆرتەکەی دەنووسی کە ئەوە دیپۆرت دەکرێتەوە ئەوە بۆ کێشێنین داخلی کوردستان بۆ ئاساییە ئەمە دەینێرین بۆ ئەدلەی جینایی لەوێ کتابی بۆ دەکەین دەینێرین بۆ ئەدلەی جینایی پەنجەمۆری وەردەگیری ئەگەر سەوابقی نەبیتن ئاسایی لەوێ بەڕێ دەکەن. ئێستا ئێمە لە بەڕێوەبەراتی نشینگەی هەولێرین ژمارەیەکی یەکجار زۆر خەڵکی بیانی ڕووی کردوتە هەرێمی کوردستان بە تایبەت ئەم بەڕێوەبەراتی هەوڵ دەدەین بەش بەسەریان بکەینەوە. لە چ وڵاتێک هاوڵاتی عەرەب دێتە
کوردستان لە هەموو وڵاتەکانی عربی هەر هاوڵاتێکی عرب لە هەر وڵاتێک بێ دێتە شوێنی بەڵێ ئێوە چی بۆ دەکەن پێشوەخت ویزەی دەوێت لە وەزارەتی ناوخۆ وڵاتان ئەوانە ویزیان وەرگرتو بەڵێ ویزیان وەرگرتو دوای ویزەکە مانگەچیان هەیە 30 ڕۆژ دوای 30 ڕۆژەکە بۆیان هەیە بێن سەردانی دایرەی ینی ئەوانەی لێرەنە داوای نیشینگە دەکەن ئیقامە دەکەن کاتینەرە داوای نیشینگە دەکەن 6 مانگ گویان 1 ساڵ باشە دەیانەوە لێرە کار بکەن یان وەکو گەشتیار بمینێنەوە ئەوە هەموو بابەتەکی تێدایە بۆ باتی بە لۆ گەشتیاری هاتیە لۆ سیاحی هاتی لۆ کارکردن هاتیە زۆربەی چی ئەوانەی کە دەبیندرێ ئەنی زۆربەیان گەنجن هەیە خێزانە ئەوانەی خێزانە پێشوەخت پیاوەکانیان لێرەیە کار دەکەن خێزانەکانیان هینایە بە لە موشەمە ئەوانی تر کار دەکەن بەمەستی کارکردنیان بەشێکیش لۆ زیارە هاتین لۆ بەسەردان ئێستا داواکاریەکان زۆر بوونە بۆی لە کوردستان داواکاریەکان زۆر بوون و بیانی بەڕێژێکی بەرچاو ڕۆی لە کوردستان ینی بە بەراورد لەگەڵ ساڵی ڕابردوو ساڵی 2017 دەتوانین لە سەدا چەند زیاد ناتانم ڕێژێت بدەمێ بە سەتاسەن ناڵێن بەڵام زیادی کردێ دوو بە هەوەندەیە ینی دوو بەراورد بەڵێ من سنە دوانزە ساڵە هەم لێرە نا دوانزە ساڵە وەک ئەرباب ڕجوع تێمە ئەچم کەوایە 12 ساڵە تۆ بژێوی ژیانە لەسەر کوردستان و بەڵێ زۆر باشە بەڕاستی ئێمەش لە خۆشی نەهاتوین لە خراپی وڵاتەکەمان هاتوین لە بێکاری وڵاتەکەمان هاتوین من لەم تەمەنە ئەگەر ئیشنەکەم هیچ کە جوام نادە وەلێ بەڕاستی من لەمانە زۆر مەمنونم هەر ساڵێ کار هەیە لە کوردستان زۆر لە خوا بەزیا کەسێک کار هەیە بەدەر لەوەی ژمارێکی زۆر لە هاوڵاتیانی بیانی لە وڵاتانی عربی کە کەمێک بەر لە ئێستا خستمانە ڕوو سەردانی هەرێمی کوردستان دەکەن دایانەوەی لێرە دەرفەتی کار بدۆزنەوە و کار بکەن لەگەڵ ئەوەشدا لە بەشێک لە وڵاتانی ئەوروپاش و لە ئەفریکاش ڕوویان لە هەرێمی کوردستان کردو ئێمە لەم بەشەین کە لێرە کارتی نیشینگە بە هاوڵاتیانی ئەوروپی دەدرێت بەڕێزەکەم سڵاو دەبێت تۆ پارێزەریە پارێزەری باشە تۆ مامەڵەی ئەوان ڕایی دەکەی لێرە هاوکاریان وەکو پارێزەرەکەم لە دائیرەی بەڕێوەبەرایەتی نیشتنگەی هەولێر کاروبارەکان زۆر بەڕێ چەند ساڵە تۆ کارە تقریبا 6-7 ساڵە لێرە 6-7 ساڵە لێرە دائیرەی ئیقامە ئەمانە لە چ وڵاتێک هاتووە ئێرە بەشی ئەوروپیانە هەموو ئەوش تێدایە وڵاتش تێدایە ئەگەر ناوبێنی ئەوروپا وڵاتی زۆر نەرویجیە و ئەمریکی تێدایە و نەرویجیە ئەمریکی تێدایە ئەو وڵاتانەی تێدا بەعام چەند وڵاتش هەمووی وڵاتی فەڕەنسی تێدایە بەریتانی تێدایە ئەو وڵاتانە باش ئەوانە بۆچی هاتوونەتە کوردستان هەمووی کار دەکات هەیە لەم نەزمات کار دەکات هەیە لە کۆمپانیەکان کار دەکات چەند کۆمپانیەکەدا کۆمپانیای ئەمنی هەیە ئەو وڵاتان هەیە زۆر بۆ ئێستا ڕێژەی هاتنیان یان کەمە ئێستا مەزموعەتی زۆر بە بەراورد لەگەڵ ڕابردوو زۆر ئێستا داخوازی زیاتر بۆچی بە تەسەوری تۆ بۆ چییە؟ وڵی یعنی هەز دەکەن ئیشە کاربارەکە بڕێک باشتر ینی دەرفەتی کار لە کوردستان بۆوان ئەوانەی هەموو دێنە ئێرە ئەو وڵاتانە ئەو خەڵکی کە دێت ئێرە هەمووی بەیش دێت ئێرە سڵاو چۆنی؟ سلااو لێبێ تۆ خەڵک چ وڵاتێکی؟ من لە خەڵکی ئەمریکام بۆچی تۆ لە ئەمریکا هاتیە کوردستان؟ لە ڕاستیدا ئێمە لێرەین بۆی کار بکەین بۆ کارکردن هاتوون بەڵێ تۆ چ کارێک دەکەی؟ من لەگەڵ کۆمپانیای KPI کار دەکەم تۆ چۆن کوردستان دەبینی؟ بەڵێ کوردستان خۆشە وڵاتێکی خۆشە زۆر حەز لێ خەڵکی باشە پێشتر تۆ ناوی کوردستان جێ بەڵێ خەڵکێکی زۆر لە کوردستان دەناسی هاوڕێم هەبوو دەتەوێت لە کوردستان ببینەوە بۆ ماوەیەکی درێژ ڕاستیدا زۆر حەز دەکەم لێرە بمێنەوە بۆ ماوەی دوور درێژ تۆ پلانتەیە بیری لێ دەکەمەوە بەڵێ لە منظمە ئیش دەکەم وشی ئیقامات دەکەم ئیقامات ڕێکخراوی چێ ڕێکخراوی نێودەوڵەتیە نێودەوڵەتیە کارتی نشینگە بۆ چێ دەردەینن بۆ ئەو ئەزەویانی کە دێن لە منظمە ئیش دەکەن خواز زۆرە بینە کوردستان بەڵێ زۆر دێن ئەمە خاصە منظمەکەیمە عالەمیە دووەلیە خێرخوازیە خێرخوازیە ینی خەڵکێک دێتە کوردستان هەموو ئەمریکی و بەریتانی هەم دۆلی عالەم دێن
دەتوانی پێم بڵێ کە ئێوە لێرە چی دەکەن؟ بەڵێ ئێمە هاتوین بۆ مەبەستی مۆڵەت و مۆڵەتی کارکردن و هەروەها مۆڵەتیمانەوە بۆ هاوڵاتیانمان بەنگلادیشەکانمان دەربکەین. زۆر لە هاوڵاتیانی بەنگلادیشی دەیانەوێت بێنە کوردستان بۆچی؟ ئەوان بە ژماریش زۆرە هاتوون بەڵێ بۆ ئەوەی کار بکەن لێرە. شانازیش دەکەم کە خەڵکیی زۆر یا هاوڵاتیی زۆری هاو بەنگلادیشی ڕویان لە هەرێمی کوردستان و دڵی ئێوەی خۆشحاڵ کردووە. ئایا کوردستان بۆ ئێوە گرینگە؟ ئێمە پەیوەندێکی مێژومان هەیە لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان. هەروەها کار ئاسانی زۆرمان کردووە بۆ هاوڵاتیانی هەردوو لە لەتایەتی لە کوردستان. هاوڵاتیانی بەنگلادیشی لێرکوانە کاری باش بەڕێوە دەچی؟ کارمەندەکان زۆر هاوکارمان دەکەن، کار ئاسانیمان بۆ زۆر بۆ دەکەن. بە تایبەتی زۆر سپاسی ئەم دەستگایە دەکەم کە کار ئاسانیمان زۆر بۆ دەکەن. ئێمە هەمیشە هەمانجمان هەیە لەگەڵیانە. Being a regular worker in Kurdistan. $675,000 مافی هاوڵاتیەکە بەیە لە کوردستان. باشە هەندێک جار دەگوترێت هەندێک کارکەر هەیە بۆتە قوربانی کۆمپانیەکان کارتی نیشینگە بە ینی ساختەیان بۆ دروستە شتی وایە؟ ناشتی وانە لەبەر ئەوەی کە هەر کەسێک دێتە ئێرە ئەوە قانونی ئیقامە باسی ئێرە ناکەم لە دەرەوەی ئێرە لە دەرەوەی ئێرە نا لەبەر ئەوەی هەر کەسە کە دێتە ئێرە بەبێ ئیقامە نابێت کە ئیقامەی لۆکرا هەموو شتێک یاساییە. لەم بەڕێوەبەرایەتێ بەچێ دەگوترێت نەخێر ینی کارتی نیشینگەت پێ نابێت إلا ئەوانەی منعیان لەسەر هەیە ئەوانەی دێنە ئێرە ئەمە شعبەمان هەیە لێرە لە منعی دەدرێتن ئەوەی منعی لەسەر بیتن ئەوانەی منع چی بکە ینی چی کرد بێت؟ منع سەفەری لەسەر ئەو هەر شتێکی کرد بیتن ئەوە بخۆی دەگەڕێتەوە سەر نەفەرەکەی. ئەوانەی کە لێرە قەدەغەیە ینی چییە؟ تاوانبار بێ تاوانبار بێ. چ گرنتیەک هەیە کە کەسێک دێتە کوردستان ینی کەسێکی نۆرمال بێت خزمەت بکات زیانی نەبێت بۆ کوردستان؟ الحمدلله حتى ئێستا چ مشکلەمان وەکو ئەو کۆمپانیای بەسەر وزارەتی ناوخۆنە چ مشکلەمان نییە چکو ئێمە یعنی ناتوانین ئەولا بڕۆین چکو هەموو سیستەما هەموو هەر لە جەنابی وەزیر و کاک دکتۆر سامی بەرەوبەری گشتی دیوان لەگەڵ دایرەی ئیقامی ئێرە سیستەمێک لە ئێمەدانە ئێمە ناتوانین لەو سیستەمە دەربین. باشە بەڵام چۆن دەزانن ئەو کەسە تۆمەتبارە یان گرفتێکی هەیە هاتنی ئەو قەدەغەیە؟ ئەوە فلتەر هەیە هەر لە دەستگای ئەمنی ئێرە هەیە لە وزارەتی ناوخۆ هەیە ئەوانە متابعی ئەو شتەکەن ئێمە وەکو کۆمپانی فلتەرمان نییە بزانین ئەو کابرا گوناهبارە یان تۆمەکی لەسەرە یان مشکلێکی هەیە ئەوانە حتا موافقی نەدەمە ئەسڵەن داخلی پرۆسیجەری نابێت. زۆر باشە. سەبارەت بە بازرگانیکردن بە مرۆڤ هەندێک جار دەڵێن کۆمپانیاکان لەبەر ئەوەی خواستێکی زۆر دروست بووە بۆ بێنە کوردستان ئێستا خەریکە دەبتە شتێکی بزنس. ئەوش ئەمن هەر دیفاعی لە کۆمپانیەکەی دەکەم ئەوی مختص بە ڤیزە و ئیقامی بۆ هەرێمی کوردستان دەکەم ئەوانە هیچ غەلەتیان نییە لەو بوارەدا لە دەرەوەی ئەوان لە دەرەوەی هەیە کە ڤیزەی دەکەن کە ئەوەی دەکەن دەین تێرە بەقەچەقی دەنێرتە بەغدا یان وەختی خۆی زۆر مشکلە هەبوون دەچوونە مووسڵ مشکلە زۆر هەبوون بەس ئێستا هیچ ئەوەی نییە من مەجای چل ڤیزەم هەیە چل ڤیزەڕەوە خلاص بووتەوە بوو یەکسەر وزارە من ڕادەگری دەڵێت وەرە ئەو چل ڤیزە چوونە چێندەر دەبی لۆ کەشف بکەم کە ئیقامەی وەرگرتیە ئێکزێتی هەیە چ هەیە دەبی من لۆ باشە ئەنی تەنیا کۆمپانیاکان بەشێکیان ئەو کار دەکەن یان پارێزەرەکان پارێزەرەکانش نفسی شت هەیە نفسی خەدەماتی مە هەیە وەکو کۆمپانیا مع العلم لەوانە ئێمە هەندێک شتی زیاترمان داویت پارێزەر نەداویت بەس نفسی شت دەڕۆین پێکەوە. سەبارەت بە پێدانی
کارتی نیشنگە ئێمە بینیمان لە بەڕێوەبەرەتەکەی ئێوە قەرەباڵغێکی زۆر هەیە ئەمە ڕۆژانە ئەو قەرەباڵغی هەیە یاخودەوە ماوەیەکە دروست بووە بەنسبەت ئەو قەرەباڵغێکە لە بەڕێوەبەرەتەکەمان هەیە خۆشببختانە توانم بڵێم بۆ ماوەی 4 مانگ تا 6 مانگەکە بە بەردەوام ئامارەکانی بەڕێوەبەرایەتیەکەمان چ لە دەواازە سنووریەکان وەک فڕۆکەخانە و حاجۆمەران و شوێنەکانی تر کەسەر بە بەڕێوەبەرایەتەکەمان و لە ناو بەڕێوەبەرایەتیەکەمانە ئامارەکانیان ئەتوانن بڵێن ڕۆژانە بە شێوەیەکی زۆر باش بەرز دەبێتەوە بۆیە ئەو کاتێککە ئەو شەڕی نەخوازراوی داعش بوو قەیرانەکان ڕووی لە هەرێمی کوردستان کرد ئەتوانم بڵێم کەمیەکی پێوە دیار بوو بەڕادێک کە خەڵکێک کەمتر ئاهاتە هەرێمی کوردستان بەڵام خۆشببختانە ئەماتوانانی بڵێن بۆ 6 مانگێک بە بەردەوام ئەتوانە بڵێم ئاماری دوێنێمان لە بەڕێوەبەرایەتەکەمان کە ئامارێکی قیاسی بوو گەشتە 1996 هاوڵاتی لێرە معاملەکەی بۆ کراوە لە یەک ڕۆژ لە یەک ڕۆژ 1996 کەس ئیشی بۆ کراوە ئاماری پێدراوە لە هەولێر لە ناو بەڕێوەبەرایەتیەکەمان بۆیە خۆشببختانە ئێمە ئەتوانین بڵێن ئەو شەریکاتانی کە لە ساڵانی ڕابردوودا بە هەر ئەسبابێک بۆ گەڕاونەتەوە بەڵام ئێستاەوە هەمویان ڕویان لە هەرێمی کوردستان کردووە و خۆشببختانە ئەتوانم بڵێم هەرێمی کوردستان ئەمڕۆوانە پێشتر لە کوردستان کاریان کردبوو پێشتر ئیشیان کردووە و هیچ زیاتریش دێنە هەرێمی کوردستان تەنیا لە هەولێر خەڵک خواستی زۆرە لێرە ینی کار بکە و لێرە ژیان دروست بکە یاخود لە شارەکانی دیکە هەرێمی کوردستانش بەتاکید هەرێمی کوردستان ئەمڕۆ هەرێمێکی ئامنە ینی ناکرێت بڵین تەنها لە یەک شوێن بەڵام بۆ ئامارانێکی بینی هەولێر بە حکومیەوەی عاسیمەی هەرێمی کوردستانە و وە زیاتری شوکارەکان لێرەیە بۆیە لە سلێمانیش ئەتوانم بڵێم ئەو ڕێژەیە بە بەرچاو زیادی کردووە لە دهۆکیش بە هەمان شێوە زیادی کردووە بەڵام بە پێی ئامارەکان ئەتوانم بڵێم زۆرترین ڕێژە لە هەرێمی لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان تۆمار کرد زیاتر خەڵکی بیانی دەوێت لە هەولێر نیشتە لە هەموو لایەک بەڵام لە هەولێر زیاترەوەی کە ئێمە ئەیبینین لە ئیش و ڕۆژانەمان ڕێژەیەکی بەرچاوی زۆرتر لە هەولێری پایتەخت چێن ئەوانەی دەیانوێت بێنە هەرێمی کوردستان و هەولێر ئەوانەی کە دێنە هەر بیانیە کە بێتە هەرێمی کوردستان دەبێت ڤیزە وەربگرێت کۆمەڵێکیان هەیە بە بڕیاری وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانە هەر لە مەتارات و فڕۆکەخانەکان ڤیزیان پێدەدێت وەک ئەوروپیەکان وەک هاوڵاتیانی ئێرانی وەک هاوڵاتیانی تورک ئەوانە کە دێن هەر لە فڕۆکەخانەکان هەمویان بۆ کار دێن یان بۆ گەشتکردنیشی ئەکسەرەتی ئەوەی کە ئێمە بینین بۆ مەبەستی کارکردن دێت چونکە لە دوای هاتنی چونکە ئەگەر لە دەواازە سنووریەکان ختمیان لێ دەدرێت بۆ ماوەی مانگێک دەتوان بمێنەوە ئەگەر سەردان بێ لەو ماوەیە سەردانەکەی خۆیان کۆتای پێێنن بەڵام ئەوەی کە زیاتر ڕوو لە بەڕێوەبەرایەتیەکەمان دەکرێت زیاتر یا بۆ کارە یا بۆ ئیش و کاری تایبەتی کە بەخۆیان پێویستکە لەو ڕێژەیە زیاتر بمێنەوە لە ماشکە زیاتر بمێنەوە قسە لەسەر ئەوە دەکرێت ینی داخوازی بۆمانەوە لە کوردستان زۆر بووە و تەنانەت بۆتە حالەتێک کە هەندێک جار ساختەکاریش لە بوارەدا دروست بێت بەنسبەت ساختەکاری خۆ دەزانی لە دەواازە سنووریەکان کە خەڵکێک بێت ئێمە ئەو کارمەندانی ئێمە لەوێ ئەفسەر و کارمەندەکان زۆر بە شێوەیەکی شارەزایی دەستخۆشیان لێکن کە توانی ویانە لە هەر کاتێکتا هەر کەسێک بیاوێت پشت بە پاسپۆرتی ساختە یا بە ڤیزەی ساختە ببەستێت ئەوان دوایەوە چێکی دیکۆمنتەکانیانەکەن ئەگەر ئەو کەسانە وا بێت ڕوبەڕووی دادگایان دەکەن و یا دیپۆرتی وڵاتی خۆیانەکەنەوە بەڵام بەداخەوە کە جەنابەت باست کرد خەڵکانێکی زۆر کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە لەبەر دۆسیەکانیان وەک وڵاتانی هیند یا بەنگلادێش ئەکسەریەتی ئێمە لە حاڵەتەکانە تەزویرات لەوانەیە بینین بۆیە ئێمە خۆشببختانە پێشی 3 مانگ شەبکەیەکی تەزویرمان گرت لە ژێری شافی بەڕێز جەنابی وەزیری ناوخۆ و ڕوبەڕووی دادگامانکردن کە پشتیان بەوە بەست بوو دیکۆمنتەکانی دایرەی قامەوەک ئەو ناسنامەیەکە دەرەچێت تەزویریان کرد بوو دواتر ئێمە دەستگیرمانکردن و ڕەوانەی دادگامان کرد باشە ئەوان تەزویریان بە ئەنقەس کرد بوویان فری درابوو وڵا فریو درابوون چونکە خەڵکێکی لە پشتی مەوزوعەکەەوە کە ئەوان ئەیانویز بکەن خۆشیان هەندێک بوون لەوەی کە ئەویان بکەن بەڵام ئەمە ڕوبەڕووی دادگامانکردنەوە و دواتر لە ڕێگەی سەفارەت و قونسوڵی خۆیانەوە ئاگادارمانکردن کە ئەو بەڵگانە ئیجنیە بەڵام بۆ ساڵی 2019 ئێستا خۆشببختانە ئێمە جۆری ئەو شێوازی تەزویراتەکان ئێمە دەتوانین بڵێن بە سیستەمێکی ئەلکترۆنی زۆر باشتر بەرنامەی لەسەرە بۆی کە نەتوانین هیچ هاوڵاتیەک بتوانێت غەرخێکی ئەمنی لەو بارە باشە. مەفهومێک هەیە دەڵێ ڤیزە وەرگرتنی عێراق و هەرێمی کوردستان ئاسانە بەڕاست ئەوە هەر کەسێک داخواسی بکە ڤیزەی پێدەدەن یاخود مەرسێ خۆی لە وەزارەتی ناوخۆ ڤیزەکان دەدرێت هەر کەسێک تەڵەبی ڤیزە بکە لە ڕێ ئەو شەریکاتانەی کە ڕێکە پێدراوە بۆ کارتی نشینگە من ئەوەی کە بەبستی ڤیزەکە دوڕنکەمەوە چکە و کە ڤیزە بە دوو شێواز دەدرێت ڤیزەیە لە سەفارەتی عێراق لە وڵاتانەی لە دەرەوە تەڵەب دەکەن و دێنە هەرێمی کوردستان یا ڤیزەیەک لێرە لە ڕێی شەریکاتەکانەوە بۆ هێنانی
ئەیدی عامیلە کە دێنە هەرێمی کوردستان دواتر ئەوان لە وەزارەتی ناوخۆ بەڕێوەبەتی گشتی دیوان ئیشرافی ئەو ڤیزانە دەکرێت و هەر کەسێک بێ لێەوە تەقدیمی دەکات ئەگەر ئەو ئەوەلیات و شوێنەکانی تەواو بە هیچ گرفتێکی نەبێ ڤیزەکانیان بە شێوەی ئەلکترۆنی کە لە ساڵانی ڕابردووە کێشەیەکی زۆرمان هەبوو لەسەر ئەو بابەتە خەڵکانێکی زۆر لە دەرەوە ئاهاتن ڤیزیان نەبوو کۆمەڵە خەڵکانێک پشتیان بۆ دەبەست بە تەزویر بەڵام الحەمدوللا لە ساڵی 2010 کە ڤیزەکان بە شێوازێکی ئەلکترۆنیە دوور لە ساختەکاری ئێمە لەو بوارەوە هەم ئێمە توانیمانە لە ئیشەکانمان ڕابچینە پێشەوە هەم هاوڵاتیانی بیانیش ناکرێ ئەو پێدانی ڤیزە لە دەسەڵاتی وەزارەتی ناوخۆ هەرێمیش بەڕێز جەنابی وەزیری ناوخۆ لە وەزارەتەوە ڤیزەکان بە شێوازێکی ئەلکترۆنی دەچێت. کاگیادگار ئێوە کارتی نشینگە بەچێ نادەن؟ ئێمە ئەوە یاسایە هەر کەسێک کە دێتە ئێرە ئێمە کۆمەڵک ئیجراعاتی قانونی خۆمان هەیە لەگەڵیان دەکەین یەکەمیان لەوانە دەیانێنە مختبەر مەرکزی لەوێ بۆ ئەوەی لە ڕووی تەندروستی و بزانین کەسێکی سالمە ئەگەر لەو حاڵەتە تا بەپی ئەو ڕێنمایانی کە لە وەزارەتی تەندروستی دەرچووە مەشمول نەبێ بەوەیکی ئەمەی قەمایان پێ بدەین دەوە دەیانگەڕێنەوە وڵاتی خۆیان یا کەسانێک هەن کە لە ڕێی دادگاکانیان لە ڕێی دەستگا ئەمنیەکانەوە دۆسیەکانیان یەکلایی ئەکرێتەوە و مافی ئەویان نامێنێ کە خەتەرێکیان هەیە بێ لەسەر هەرێمی کوردستان. ئەمانە و دایان کەسی وەکو ئەمانە کە ئێستا لێرە ئامادەن ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە بۆ ئەوەی دەرفەتی ئەوەیان پێ بدرێت لەم ناوچەیەدا لە کوردستان دەست بەکار بکەن و بژێوی ژیانیان دروست بکەن. ڕایکردنی زیاتر لە 1100 مامەڵەی هاوڵاتیانی بیانی تەنیا لە بەڕێوەبەراتی نشینگەی هەولێر ئاماژەیەکە کە قەیرانە ئابوووریەکانی ڕابردوو کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بووبوویەوە ئێستا تێپەڕیوە و ئاسۆیەکی گەشێ بۆ ئایندەی ئابووری هەرێمی کوردستان کە بەشێکی زۆر لە هاوڵاتیانی بیانی دەخوازن بێنە کوردستان و لە کوردستان کار بکەن و کار بدۆزنەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستکرد.